يا رحمن يا رحيم. الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، والندامة للظالمين، وصلى الله على سيدنا وشفيعنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عاشقانی ئاینی پیرۆزی ئیسلام، عاشقانی ڕێبازی پاک و بێگەرد و پیرۆزی ئیسلام، عاشقانی مەدرسەی ڕەسوول الله ئەکرەم عەلەیه الصەلاة وەسەلام، دوای سوپاس و ستایشێکی فراوان و بێپایان، بێئەندازە، بێسنوور، ئەوەندەی خوا پێی خۆشە، بۆ خوای تاک و تەنیا و بێشەریک، و هەروەها داواکردنی لێشاوی ڕەحمەتی ئەو خوا میهرەبانەی قوربانی بم کە میهرەبانیەکەی بێسنوورە و خۆی نەبێ کەس نازانێت چەندە، برژێ بەسەر ئارامگا پاک و پیرۆزەکەی نوری چاومان، ڕێنیشاندەری دنیا و تکاکارمان لە دوا ڕۆژە خوا بەرشفاعەتیمان خا، پێغەمبەری ئەکرەم عەلەیه الصەلاة وەسەلام لە مەدینەی منەوەرە، و بۆ سەر گیانی ماڵ و خێزان و یارەکانی و شوێنکەوتوانی بەگشتی و بە تایبەتی بۆ سەردڵ و دەرونی ئێوەی بەڕێز. خۆشەویستان، سوپاسێکی بێحەد و بێسنوور بۆ پەروەرگار کەم بەم سیما جوانانە خوای پەروەرگار قەدەرەکەی وابوو بەهۆی مامۆستا مەروان و کاکە شیروانی گوڵەوە بە خزمەت ئێوە بگەین، دڵمان لە ئاستی یەک محەبەت هەبووە لە دڵمانە بۆ یەک، ئیتر قەدەرەکەی خوا بۆی ڕێخستین کە بینە خزمەتان لە پیرۆزترین مانگدا کە مانگی لەدایکبوونی ڕابەرەکەمانە. وەکو حەزەتی ئەبوبەکر فەرمووی بە دایک و باوکمەوە بە قوربانت بم ئەی ڕەسوول اللهی ئەکرەم، ئەگەر تۆ نەبوویتایە ئەم خوشک و برایانەمان لەکوێ دەبوو، ئەم خوشک و برایانەمان لەکوێ دەست دەکەوت، لە سایی ئیسلاما دەستمان کەوت. مامۆستا مەلاکەریمی بیارە خوا دەرەجەی عالی کە دەفەرمێ پرسیاریان لێ کرد، فەرمیان مامۆستا ڕۆژی و شەوی لەیلەتولقەدری کۆتایی مانگی ڕەمەزان گەورەترە یا مانگی مەولودی پێغەمبەر و ئەو ڕۆژەی کە پێغەمبەر تیادا لەدایک بووە؟ فەرمووی ڕۆڵە کوڕە شیرینەکانم، خانمەکانی کورسبان، ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر لە لەیلەتولقەدریش گەورەترە. فەرمیان چۆن مامۆستا وا دەفەرمووی؟ فەرمووی خوا لە قورئان فەرموویەتی لەیلەتولقەدری خەیر من ئەلفی شەهر. بەهۆی چیەوە؟ بەهۆی نازڵبوونی قورئانی پیرۆزەوە کە هاتۆ بۆ سەر دڵە پاکەکەی پێغەمبەر، کەواتە ئەگەر پێغەمبەر نەبوایە قورئانیش دانابەزی، کەواتە ڕۆژی دووشەممە لەو ڕۆژەش گەورەترە. بۆیە لە ئیبن عەباسیان پرسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، فەرمیان ئیبن عەباس تۆ گەورەی دیا پێغەمبەر صلی الله علیه وسلم چی فەرموو؟ فەرمووی من پێش ئەو لەدایک بووم، بەس ئەو لە من گەورەترە بە ڕوتبەی پێغەمبەرەکەی. محمد رسول الله وما محمد إلا رسول ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وما أرسلناك إلا رحمة للعالمين ورفعنا لك ذكرك. ما شاء الله، يكم باي إسلام، يكم لدرقادان من بو إسلام، داخلي إسلام بين بكلمة شهادة أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله، يعني بدل شایەتی دەم بە زمان ئیقرارەکەم بێجگە لە خوای ئەڵڵا بە حەق هیچ خوایەک نییە شایانی پەرستن بێ، و بەدڵ دیسانە و دووبارە شایەتی دەم بەدڵ بە زمان ئیقرارەکەم محەممەد پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەمە نیعمەتێکی گەورەی ئازیزەکانم. جا بۆیە پێغەمبەرە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام سێ ڕانمایە دەدا بە دایکان و بە باوکان. دەفەرمێت دایکان و باوکان کۆرپەکانتان ئاشناکەن بە سێ وشە، بە سێ کەلیمە. یەک، با خوا بناسێ، بە ئەم مناڵە بزانێ خوای ئەڵڵایە، ئەم دەردانەی کە ئێمە ئەمڕۆ تێوتلاوین و بۆمان چارەسەر ناکرێ، هۆکارە سەرەکیەکەی گەڕێتەوە زانم بۆچی؟ لەبەرەوەی ترسی خوا لە دڵ دانیە کە پێغەمبەرە فەرمیە عەلەیهی سڵاة وسەلام فەرمیێ خوایە پەناگرم بە تۆ لە دڵێک کە خاڵیە لە خۆفی تۆ.
جوان سەرنج بەر لە فەرموودەکە خوایە پەنا ئەگرم بە تۆ لە دڵێک کە خاڵیە لە ترسی تۆ. ئەها سەیریکەن ئەزیزەکانم، ئەگەر بێت و ئەم دڵانە خۆفی خوای تیابێ، ئەم زوڵمە نابێ، ئەم غەدرە نابێ، ئەم خیانەتە نابێ، ئەم بەرتیر خواردنە نابێ، ئەم دزی و داوێن پیسێ نابێ. هەموو هۆکارە ڕئیسیەکە ئەگەرێتەوە بۆ خۆفی خوا لە دڵی خەڵکانیە و ئەفکارەکانی غەیری ئیسلام هەموو هەوڵێکیان شەو و ڕۆژ مادیەن معنەویەن هەوڵەدەن ترسی خوا لە دڵی خەڵکان دەرکەن. بۆیە ئێستا بە هەرچی شێوەیە بە هەرچی هەوڵێ هەوڵەدەن بۆیان چارەسەر ناکرێ. بەڵام ئەگەر بێت و ترسی خوا و خەڵک لە ڕقابەی خوا بترسێ بۆ خۆی بەختەوەرە بێت. چەند نمونەیەکتان عەرزەکەم. مناڵێک تقریبا 3 ساڵ عمرێتی، مناڵێکیش تقریبا 6 ساڵ عمرێتی، دوو کچن خوشکی یەک. مانگی ڕەمەزان بە ڕۆژوون، مناڵە پشکۆلەکە بە ناوەنجیرەکە دەڵێ ئەڵێ فڵان کەس ئەڵێ ئاگال لێبێ لە ژێر قادرمەکانە شت نەخۆی نەڵێ دایک و باوکم چاوی تێوەنێ خوا چاوی تێتەوەیە. جا ئەگەر مناڵێک ئەگەر نەوەیەک ئەگەر جیلێک ئاوا پەروەردەکرێ ئەم زوڵم و زۆرا بێ نا دڵنیا بن نابێت. مامۆستایەکی بەڕێز کە هەمومان خەرزاری مامۆسایان تەبەن بە ئیجازەی ئەو مامۆستا بەڕێزان بۆ من شەرمەزاریە کە ئەوان دانیشتون قسە دەکەم، بەڵام ئەوە لوتفی خۆیان وەکو قوتابیەکی ئەوان قسە دەکەم. مامۆستایەکی بەڕێز لە قوتابخانە خوێندکارەکان تاقی دەکاتەوە، ئەڵێ کێ ئەتوانێ پەلەوەرێکم بۆ سەر بڕێ و کەس ئاگای لێ نەبێ، هەر کەسێ سەری بڕێ و کەس ئاگای لێ نەبێ وعد بێ دەرەجەی باشێ دەبێ. هەمووی باید دێتەوە لە مامۆستا من ئەوم سەرڕێما ئەوم سەرڕێما ئافەرم. یەکێکیانە گری ئەڵێ بۆچی یەکریت؟ ئەڵێ مامۆستا تەکلیفەکەی تۆ زۆر قورس بووچی پەلەوەرێ سەبری قورسە وتی بەڵێ وتی چۆن؟ وتی تۆ فەرموود لە شوێنێ سەر برن کە کەس ئاگای لێ نەبێ، چوومە ژێر زەمین، چوومە سەربان، چوومە هەر شوێنێ خوا ئاگای لێ بوو، نەمتوانی سەری بڕم. فەرمووی ئافرین تۆ لە دەرەدەوە ئان کەوتن. نمونەیەکی ترتان بۆ دەجەرمەوە. برایانی مرور خوا مۆفەقیان کە، خوا یارمەتیان بە. برایانی مرور کامێرەیەکیان دانا بۆی سورعەتی سایقەکان کەمکەنەوە، چونکە خۆتان دەزانن لە جیهاندا ئەوەندەی بە حادیسەی سیارە ئەمرێ بە شتی تر کەمتر دەمرێت. خەریک وەکو حەربی عالەمی لێ دێ، هەتا لە بۆشی بە بناڵە ماڵە بۆش لیان پرسیت ئەم شەڕە چی بوو لەگەڵ عێراقا کردێ ئەم هەموو خەڵکەکە بە کوشتی نا بەقەر حادیسەی سیارە خەڵکم نەکوشتەوە دوو وڵاتم ڕزگار کرد. سیارە ئەمڕۆ بۆ عیاذ بالله بۆ بە مەلیکولمەوت و گیانی و عالەمەوی بە سیارە دەرەچێ، سیارەی کوشێ، سیارە لە ناویە بە باشە. برایانی مرور خوا مۆفەقیان کە هەڵسان کامێرەیەکیان دانا بۆی سورعەتی سیارەکان کەم بکەنەوە. بەڵام سەیریکە مش چارەسەری کێشەکەی نەکرد. چۆن؟ سەیری بەندە خۆم لە ڕۆژێ لەگە برادەرێکدا بووم ئۆتۆمبیلی لێخوڕی، بڕواتان بێ زۆر بە سەریعی دەڕۆی، قەدەری خوارد لەگەڵ ئیستۆپێکی ناوەختی کرد بڕواکە ئەگەر پشتێنی سەلامەتیەکە نەبووە ڕەحمەت سەرمان بیا بە جامەکە و جامەکەمان پشکاندایە کە چوینە ئەوە بۆ مامۆستاوەکەوتی ئەها کامێرەکە بۆی غرامەم نەکەن باشە. کە چوینە نزیکی ئەو کامێرەی کە ئەم بە کامێرێزانی براکان مەزان چی بوو؟ سەتڵێکی خۆڵ دانرا بوو ئیبرایانی شارەوانی گسکەکەی بەسەرەوە بوو لێ بوو بە کامێرە. مامۆستای بەڕێز ئەگەر لە ڕقابەی ئیلاهی بترسایتە لە کامێرەکەی ئەڵڵا بترسایتە خوا تەنەزولی پێ ناکردی بۆ تەنەکەیکی خۆڵ. ئەو خەڵک لە خوا ناترسێ بۆیە ئەم زوڵم و زۆرە بەرقەرارە. ئێمە یادی لە دایکبوونی پێغەمبەرە کاکە کێ بە پێغەمبەری و محەممەد ئەمین کێ پێی بوو؟ مسلمانان؟ نەوەڵڵا ئەی کافرەکانی قوڕەیش پیانەوە، کافرەکانی قوڕەیش لەقەبی ئەمینیاندا بە پێغەمبەر پیان دەوتی محەممەد ئەمین. باش لەسەر سەفا خوا کە ئینزاری پێغەمبەری کرد فەرمووی وەرجیر عەشیرەتەکە الئەقرەبین، خزمەکانی بان کەرەوە کۆیان کەرەوە کاکە ئیسلامیان پێ بگەنە، پێیان گەنە لە ئیسلام پەیامی ئیسلامیان پێ بڵێ. باش لەسەر سەفا خەڵکەکەی کردی خەڵکینە بەڵێ ئێوە من بە چێ زانن؟ ئەم بە پیاوێکی دەست پاک، دایان پاک، زمان پاک، ئەمین، بە قیمەت، بە نرخ، بە شەعامەت. باش ئەگەر بڵێم لەو دیۆ جێیشێ دێ و ئێستا ئەدا بەسەرتانە بڕواکەن ئەرەوەڵا بڕواکەن. بۆچی بڕواکەن؟ خۆی چی لێ نییە؟ فەرمی لەبەرەوەی تا ئێستا درۆمان لە تۆ نەدیوە، درۆ لایەقی تۆ نیە و درۆ نەکردووە، لە 63 ساڵ عمرا درۆیە نەکەی ماشاءڵڵا خوا پەروەردەی کردووە، هەر لە پشتی عەبدوڵڵا تاسکی دایکی هەتا ناو قەبرەکەش خوا سەرپەرشتیەکە. بۆیە ئەم دینە شەو ڕۆژ لێی دەدەن بە ملیارات ملیار دۆلار سەرفەکەن کەچی سوبحانەڵڵا ئەوان بوون بە ڕەشەبا ئیسلام و دینی محەممەد بووەتە پشکۆ و ئەگەشێتەوە.
ئەو تا سەر دڵیانی گرتووە ئەو تا ئەوروپا هاوارێتی لەسەر ئەو بانگەوازی ئیسلام ئەو تا کەنێسەکانیان ئەفرۆشن و ئەیکەن بە چی ئەیکەن بە مزگەوت ئاگاتان لێبوو پاپا هاواری لێبەربۆتی نازانم ئەم ساڵ چییە وەکو بوومەلەرزە لێ یابین وایە بەجارێ خەڵک ڕووە کاتە ئیسلام و ئیسلامە بێ هۆی چییە نازانین خەڵک بێزار بوو لە داوێن پیسی بێزار بوو لە درۆکردن بێزار بوو لە فێڵکردن بێزار بوو لە خیانەتکردن بێزار بوو لە چاوبەستکردنی خەڵک بێزار بوو لە خۆکردنە چاوی خەڵک بێتاقەت بوو هەناسەی نەما ئەو ئەفکارە ئیلحادیانە سەیریان کەن هیچیان پێ نییە بەخوا هیچیان پێ نییە چەند نمونەیەکتان بۆ ڕۆژێ لەگە برایەک ئۆتۆمبیل لێخڕوتی مامۆستا وتم بەڵێ وتی مامۆستا من بڕوام بە خوانی ئەعیاذ بالله هیچ وتی نە یانی تۆڵی خوا نییە ناوەڵی ئاوا وتی وتم وەخت بڕوان ناکەم ئەومەش خوێنەوار و شارەزابی هەندێ بەڵگەی عیلمی بۆ بێنەوە سەربوونی خوا بەڵام ئێستا کۆمەڵێ نمونەی سادە و ساکارت بۆ ئێنەوە ئینشاءالله بە ئیزنی خوا قەناعەتی پێکەم کە خوا هەیە بڕواتامێ عەزیزەکانم بۆ خوای کە سەمیع و بەسیرە سیارەکە دووتەنیە بۆ پیکاب لە هەورازەکە کوژایەوە لەگە کوژایەتی یا ئەڵڵا وتم خۆی ئێستا تۆ وتی خوا نییە ئەم ئەڵڵای لەکوێنە دوو لە ڕووی ئێوە پەرژینێکی قایمەتی گوم خواردم جا هەر جارێ 100 جار گوت خوارد چکم ناماپۆڵ ئەوە خوا ئاوا گوت دەرخواردەیە پێت دەسەلمێنە کە ئەڵڵا هەیە حەی القەیومە حەی القەیوم هیچیان پێ نییە بەخوا فەبوهیتە الەذی کەفەر برادەرێک گوتی مامۆستا وتم گیان وتی من بڕوام بە لەدایکبوونی عیسا پێغەمبەر نییە بۆچی ئەخر مامۆستا شتێک بڵێن ئێوە عەقڵ بیرنێ عەقڵ بڕکاتم چۆن وتی ژن حورمەتمێ بۆ خوشک و دایکانم ژن بە پێ پیاو چۆن مناڵێ بێ ئەخر خەلەلەکەوە تۆ ئیمانێ بەخوا نێتی نەخێر بڕوام بەخوا هەیە وتم نا ئەگە بڕوام بەخوا بێم چەنە بازیە ناکەی چکم خوا کە بڕیارێکیدا ئیذا قەضا ئەمرا ئەن یەقوڵە لەهو كن فيكون بيني كاف ونون هیچ نییە بەوەندە بێوێکی بێ ئەیکا بڕوا بەخوا نییە مشکلەکەتی وەڵا بڕوام باوتم درۆکەی بڕوا بەخوا نییە بەس یەک نمونەی دەلیلێکی عەقلیت بۆ دێنمەوەتی ئادەی وتم تۆ ئەنجومەنی بەڵێ وتم کچێکمان لایە ناوی کچەکەن هەم لەبەر حورمەتی ئەو وتم ئەو کچە شووی نەکردووەتیە وتم بۆ کەپرە برنجە حەو مناڵەوەتێ حەو مناڵی بۆ نووسیوە بۆی باعی بەنێ عەبدێکی کە تۆ مەخلوقێکی لە مەخلوقەکانی خوا توانیتە حەو مناڵبەی بە کچێکی شوو نەکردوو خوایە کە خالقی کەون و کائیناتە ناتوانێ مناڵێ بابە مەریەم بەخوا کە چاری دەمی تۆ ناکەوتم ئاخر تۆ ئێوە هیچتان پێ نییە فەبوهیتە الەذی کەفەر کوفریی پێ نییە کوفر بەتاڵە ئەفکارەکانی ئیلحاد ئێستا کە یەندێنە ناو ئیسلامەڵێن نەفرەت لەو بەرنامەیە بە نەفرەت بێ ئەو بەرنامەی کە 100 ساڵە عومری بەسەریە ڕوا پەشیمانم کاڵک بە ئەژنۆی خۆمەشکێم بە دەگمەن هەیە ناڵێم نییە چکم بڵێم نییە ڕێ بێویژدانی بکەم ناڵێم نییە بەڵام لە هەزار لە ملیۆنێک نابینی 100 کەس لەم دینە مرتەد بێتەوە ئەگە لی تێگا ئەوە ناوەی کە عادەتیە ئەوە نا ئەوەی ناکە ئیشی پێیەتی ئەوە نا ئەوەی کە لە حەقیقەتی دینەکە تێدەگا بڕوا ناکەم لە دین واز پێێنێ وەکو یارانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سەحابەکەی گیرا بە دیل فەرمیان یەک کەلیمە زۆر داوای شتیان لێ کرد بەڵام بە یەک کەلیمە نامێ زۆر کاتتان بگرم بە یەک کەلیمە وتیان نەجاتێ دەبێتی چییە وتی تۆ حەزەکەی ئێستا پێغەمبەر بێنی عەلەیهی سەڵاتو وەسەلام لێرە عەزابی بێنی و تۆ ئازاکەنی نە وەڵڵی بۆ وتی ئێزایی چیتیە تی حەز دەکەم هەرچی گۆشتمە لێکەنەوە هەرچی ئەسقەریش بە بیارم بەڵام دڕکێ نەچێ بە گیانی پێغەمبەردا بوومە لەسەر شەتوانی ئەمە هەڵکەنی هەڵی ناکەنەوە عەقیدەیە چۆتە دڵەوە چۆن وازی لێ ئەوەی کە کابرای کوردەوتی ئاسم گەرەکە کە ئاسنەکەی دەکوتە هەرێ ئەڵڵا لە ئاسنەکەیدا پاری ناکەوتی ئابیە بەبرا وتی ئەم لێی دایەکسە پاری کراوتی ڕۆڵە ئەو فەرقی ئەو ئەڵڵای من و تۆچی وتی ئەو ئەڵڵای من لە دڵ مابەوەی تۆ لە دەمتایە بۆیە دەوری عەزیزەکانم ئومەتە نازارەکەی پێغەمبەر صلی الله علیه و لەسەر سەفا و مەروە کە فەرمووی دەمادەم وایە جۆ بگرن جوان سەرش بن ئەم قسە ڕەحمەتی ئەو خواتان لێ بێ فەرمووی خۆ درۆتان لە من نەدەوتینەوە دەفەرمی سوێن بەو خوای کە خالقم خوا بە پێغەمبەر من ڕەوانەی کردو بۆ لای ئەبوو لەهەبی غەزەب لێ گیرا ها خوا چۆن بەپەنگی کرد براکانم قەسەم بە زات و سیفەتی خوا هەرچی دوژمنایەتی ئەو پێغەمبەرە کابێ لە منەزەمەی TRO خۆی ببێت ڕۆ بێ ئیتر درۆنگزووی کەوتووە چکم خوا وعدیە ئینە شانیئەکە هو الأبتر ئەوە وعدی خوایە هەرچی لەگەڵ مەدرسەی ڕەسوڵ الله شان بە ئەبێ ڕسوا بێ هە لە دونیا لە قیامەتیشە تووشی عەزابی قورسە بێ چی پێوت تی خوا بتکوژێ ئێمە ئەمە بووە قسە پرۆپوچە کۆ کردوێتەوە خوا جوابی دایەوە بێ ئەدەب
بێئەدەبی نەکەی بەرامبەر پێغەمبەر تەبەت یەدا ئەبی لەهەب هەتا ماوین موسڵمانان هەڵەیەکی تەبەت یەدا لەبنا جۆ ئەبوو لەهەب هەی بێئەدەب بەرامبەر بە پێغەمبەر. باشە دوایی ئەم بانگەوازە دەستی پێکرد خۆتان دەزانن 23 ساڵ پێغەمبەر دنیای کرد بە مەیگاری ماستی مەی کردی بەجەرگ مەیانی هەمووی کردە خوشک و برا تەفرەقە و ناکۆچی و دووبەرێکی و ئارێ هیچی نێش هەمووی کردە برا هەرچی بوتە لا ئیلاهە ئیلەڵڵاه محەممەد سەرفرازە بۆ خۆی. باش ئەم قسەکەم لەسەر ئەم خاڵەیە پێغەمبەر سەڵ وفاتی کردووە مسەلیمە پێیا بوو وتی من پێغەمبەرم پیانەوەی مسەلیمەی کەزاب هەی لەم پێغەمبەرە ناویشانێکی جوانیە مسەلیمەی کەزاب جا کەزاب بێ جۆرە بێ پێغەمبەر بێ. باشە ئەم ئەحمەقانە حاشا لە ڕوویەوە ئەم جەماوەرە کەللە پووتە ئەخری وا لە جەماوەر کۆرە جەماوەری وای لە سەماوەر خراپتر بۆچی چاکە ئەمری نەمێنێ جەماوەری وای لەگەڵ ناحەقایە خۆشەر نییە حەقە لا جەماوەر جاری وایە حەقەکە لا تاقە سەختێکە پێغەمبەران یەک تاقەشە حەقیشان لا بووە جەماوەر لەسەر ناحەق بووە کاکە خۆشەر نییە جەماوەر یا مەسەل دەڵێ زۆر و کاکە زۆرە و بۆرە بەعمەل نایە هەڵەیە داماوە سەرگەردانە. باش سي سبحان الله سبحان الخالق وتيان أما مسلمي كذاب أما محمد الأمين أي باشا يو خوتانا أما محمد الأمين أما مسلمي كذابة أي بونا بو مدرسة كي محمد أمين سيانا وكو أو جماعة كلبو تحاشا للريو أنو شي أنو يمدرو كي مسلمة مان للراسية كي بيغمر في خورس ديتي لو أحمقي تاكي أو يتر أقلي لدزدا عقلی لەدەستداوە ئەڵێ من درۆکەم پێ خۆشترە لە ڕاستیەکە داوێن پیسەکەم پێ باشترە لە داوێن پاکە دەست بە مەشروب و عەرەقەکەم پێ باشترە لە دەست بە دەستێژ و قورئانەکەی تۆ چی لێەکەی چۆن قەناعەتی پێیەکەی نایکە جا لەوەرە شەرت نییە جاری وا هەیە ئینسان تاقە شەخصێکە ڕاستە لەسەر حەقە جاری وایە کۆمەڵێکی زۆریش لەسەر باتڵە بە قورباندا. ئازیزەکان خوای وەسفی ئەم پێغەمبەراکە یعنی کاتێمە کێشەمان لەسەر پێغەمبەر نییە عەلەیهیسسەلام هیچ ئەوەی وجدانی هەبێ یەک زەڕە وجدانی تیا بێ گلەی لە پێغەمبەر نییە محەممەد ئەمین. باش کێشەکە ئێمەین مشکلەکە ئێمەین خەڵک لەبەر من لەبەر فڵان لەبەر کاک حاجی لەبەر فڵان نوێژ خوێن لە مزگەوت دوورەکەوێتەوە لەبەر پێغەمبەر نییە ئینەوە کەس حەدی نییە جورئەتیەوە بکا بڵێ من پێغەمبەر وایە ناتوانێت ئیلا مەگەرێکی زۆر بێ ئەدەبێ سنوور بەرزێنە بەداگمە نەویش هەیە. باشە خەڵک لەی لە ئێمە هەیە ئینە تۆ وەرە سەیریکەن ئەمەی کە پێغەمبەر کردوێتی خوا فەرمێ وەما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين. أم عالمين زي كوكي جيبتو براكم عالمي جن عالمي ملائكة عالمي إنسان عالمي حيوان عالمي نبات عالمي جماد هموي لجير أم آياتا جيبتو سنمونيك زور بس سريعي أما عالمي ملائكة صلاة لدياري بيغمر اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد خوا خوي صلاة على دياري بيغمر تكليفه كان بيروستري مخلوقي كملائكة كان فرمي صلاة بل دياري بيغمر إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما صلاة إلى دياري بيغمر اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد أما يك سيدك دوم عالمي جن سورة يقبعني للقرآن هاي الجنة جنة كان هات جوان للقرآن كيف بيغمر أقل جنة كان يشوف كما دو طائفة كان مسلمان طائفة كان سلشاو قمران أما عالمي جن ديت أسد عالمي إنس أو تعالى خواق بزيابة خواق اليد بزيابة بانقواز نية حزب نية لمسر أرزع عمري بشيتها صار دواي فرت بزار أم تفكاله ونعلتكاله أولا قتايتو بولا عمري تونا من توصل اللي من شو تومن مالي ولا تورنجرام بابا تو لعنتي ليك بانقوازكي بيغمر 1450 سال بسر أمري سالته روج بروج وكو بشكو أقشيته يستاب إسلام لبهاركي ترى لأوروبا مجدتان ليبيا يستا إسلام لبهاركي ترى داركان تازه خونچاكن قولي جوان پرورداكن قولي جوان دينن مجدتان برايكي نوسر خوا بركات خاطر قلمك على شي هاكا إسلام قرايوا ديني إسلام ديني خوايا ديني ملاوشار وأحمد ومحمونية ديني الله يا حتى حياة نسل أمر زابي بي الله هبي بي ديني خواه هبي بي قرآن هبي بي رسالة محمد هبي صلى الله عليه وسلم بيتان خوشة بيتان ترشا كيف خوتانا أم كونا أم بونورا أم جيانا بدسي خالقي يمي يو إيشتان بدس نية همو بدس خالقك يمي همو إيشتاني ربو لا خالقك يمي
كاتم عظمتها 1 مليار وتقريبا 500 مليون دليل أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أمثال ليك ولاتا 5 مليون نفوس بجداري هذه لدايقوني في غمريك مش دي خوشة سويد روسيا روش روسيا گەورەترین مزگەوت پێرار وتی گەورەترین مزگەوتی لەسەر ئەرزا لە ناو رووسیا کرد لە جەرگەی ئیلحادا لە جەرگەی بێبڕوایی و بێ نەفامیدا گەورەترین مزگەوت لە جیهانە لە رووسیا دروستکراوە سوید ئەڵمانیا بەریتانیا بڕۆ بزانە چۆن بوژانەوەیکی ئیسلام دەبینی ئیسلام لەو پەڕی ترۆقیدا خەفەت نەخۆن بیلەوە نەکەنەوە ئیسلام هەر سەربەرزە ئیسلام هەر بەختەوەرە ئەوەی لە ئیسلام دوورە سەرشۆڕ و خەفەتبار و شەرمەزارە ئەمە عالەمی ئینس عالەمی جن عالەمی مەلایکە باشە اینجا عالەمی حەیوان سبحان الخالق سبحان الخالق حەیوانەکانی شایەتیانەدا محەممەد پێغەمبەری خوایە حەیوانەکانی عالەمی حەیوان هیچ حەیوانی بێئەدەبی نەکردو بەرامبەر بە پێغەمبەر ئەزانن حەیوانات هاتوو سکاڵایان لا پێغەمبەر کردووە عەریزەیان داوە بە پێغەمبەر أي رحمة للعالمين داوي حقي خوانا كين لاتو حق ما بورقرا شن منيك تامو بسيرك العالمي حيوان صوت يا اللهم صل على سيدنا محمد الذي أنشق القمر وانطق الجمل كالسؤال دياري أو بيغمر كمان يلذكر أنجح اشتراها وشكاتي لاكر بيغمر صلى الله عليه وسلم كشو مدينة أو إلى مالي من بو إلى مالي من كز دقنك أو كز دليل أخونا حسرك لك وستاي مش ليوست خوابري بيكردوها حل سرتاي ابراهيم ملعون كيسي كعبه بروخيني او صاد دبابه وانا نبو باشا دبابه وانا نبو سبحان الله بفيلكان انيس كعبه بروخيني ككاتي فيلكان زيغونا ولا كعبه فيليش غوران هبو دبابه شلون رود بنبا دياري كعبه بيروخيني سبحان الخالق خوي تبارك وتعالى بجهازي كي بيتربتك بدلي فيلك نكاي فيل او مالي منها او كعبي محمد المصطفى امتكيتي نيروخيني سري خوي بخلطاني خوين داب وي بردكي كعبان روخي خوا مسلمان بغيرة انا بكا بقرباني او فيله كساله مسقوت كذا جاب عبيس يا خوا بوق سناكا اي خوا تو بوشي ملهور اي تو بوشي تشاكي وازي خوا بكي كلو سر جنابي نام باركي خوا بكي نقول سر تو او تالي بزيابي يك فيروسي خست سرم ارزو همو سرزي بير لقانوا بيك فار يك يله كورونا يك يله لادا يك يله هندي يك يله صيني يك يله تاد نعلم امريكيه أي بوز ما نبراب لجندي الرحمن جندي الرحمن قريبتي ملائكتك قريبة ولا هي بدر ينايتي كدتي بفيروس حمودنا كده كلاب رجورو بياوني بلا منهم رجورو دي كز دقانا كاتو كز سلقل كز نكا عرض عاسمان بحر جو هم يوستان تيارا أو تيارا ومر مولا يخوض المطارة وأني هالفر حدي هنشيه قطار إجناكا سفينة إجناكا سيارة همي لعطلكو همي بكيكو جندي خوالا سر أرزا حتى أنتي برجورو بابا جا أما مصيبتها شون خواخ أجياني لو خلقت تاكدو بفيروسي من التجولة شيا تارها رادارا نا أي صاروخة يعني صاروخ عبر قاراته تاريب يفروكوان ماني يمشى مانا وي الله تيرا عبابيل كان خريكا كونه إيش بإذن إخوة ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول أتان كابا كاي خورا قرطان بسد لقال خواه شركا كاتما حقيقة باش مع عالمي إنسان سيدك عزيزة كان بيغمر صلى الله عليه وسلم فرمي آفرتي تشو جهنم وهمو تان بيستوتان آفرتي تشو جهنم لبرشي لو يبشي ليك عبسك الخواردو خواردين داوي ما في حيوانك نابي ظلم لا حيوان يشكري باشا صحابة كان لقى خزمتي أبون بيغمبرها بريقا تيري كاتو بدوري بيغمبر بزماني حال هواري كر يا رسول الله فريامكو بيغمبر فرمي أمبلا ورشتي كده قوما ونازا مسيح كيشيا صحابي فرمي يا رسول الله أوكي ليو هاتين ليو هيلاني كي لبدو بس كتابة دي خواص سلامت قاش كاتك بس كاكاني ببرلاكا بيغمبر ودينكي بيغمبر أقل حاكم بنايا لي بلوري ظلمي لي بكري نايا حيواني بحيواني خوي ظلمي لي بكري خوا قبولناك تو ظلم حيواني بكي مروف يقل مروف كان عبدي لعبد كان خوا شو بهاش لبرش سقيكي لتيرتي رزقار كر اماني كدلنا ساخو بما في والله يا بي حمومان اما قالوا خبابين هذا نوع مع النبي ببعضولك مع النبي او ما في جنو ما في منال ما في خنكار ما في بزنا ما في حيوانات اي قام يجيش
قسەی زل و هیچ کابرای ئێرانی قسەیکی خۆشیانێ ڕەحمەتی خوان لێوێ تی بە کابرا جاوان ماریفەت دەنێ وەکو خۆمانایە ماڵین لە خزمەتای ئەوان بە شێوەیەکی داڵێ نۆکەرتم ئەڵێ نۆکەرتم وتی کابرای لە غڵەتی وەڵا کەرێ بۆ باش بە نۆکەرم بۆچی باشە ئەتۆڵێ مافمان من ماف چی لێ بکەم بێم بە نان بێم بە ئاو بێم بە جل بێم بە دەرمان بێم بە کرێخان و هیچ مافی چی کوا ماف لەکوێ با بۆری گرین نییە ماف لا ئەڵڵایە ماف لا ڕەسوول ئەڵڵایە وەرە لەوی وەرەگرن ئەوەش عالەمی حەیوان ئەنجاسی عالەمی نەبات سوبحان الله دار و درەختەکان سڵاویانەکرد لە پێغەمبەر سبح لله ما في السماوات وما في الأرض وانا زعن هل يما تسبيحه وسيما بالله تسبيحاتكش بدعيه داس بركنو لقوا بدعيه بارانو لقوا بدعيه اي قرب السلام يا دي لا يقولي في غمر بدعيه اي شيء كاين اما مصيبه لقواش نبهر نيجي كي بالروح وكو مسكوتان بو بطب عليك كابرات دجور كسي جامع يخسر فايروسي توقرشنا معه ان جامعه كي جاي دوما ترونيش بين مان جاي ترو بخوت صول هاد دايخنو بعد ميني ئەمنیێژە بۆ ڕەوحە بۆچی باشە لە تەوافا بووین لە تەوافی دەوری کەعبە برایەک دەستی براژنمی گرتی وازام قەد وا بۆی هەڵ نەکەوتوەوە دەستی بگرێ تەوافیانێکی ماوەسا بەخوایە خۆشە منیشتم خۆشیەکەی چییە زام ڕۆحیە ئیسفادەی لێ کردووە وتی مامۆسا تۆ نازانیتم وەڵایی بزانم تۆ چۆن لەزەتت لێ چەشتووە وتی وەڵا لێرە دەزوێش دەژن ناشکێتم ئاوا وتی ئاوتم باشە قوربان ئەوە هۆی چییە لە سلێمانی دەزوێ ژنەشکێ و لێرە ناشکێ نایزانیت منە ئەقڵم پێ ناشکێنە وەڵا نازانم تۆ پێم بڵێ خێر دەکات وتی ڕۆڵە پێغەمبەر حەنەفی بۆتم قڕ ئاوا لە دین تێگەیشتووی جا لەبەرەوە ئازیزەکانم بەخوا بەوە نییە خەڵکێ زۆر داماوە خەڵکێ زۆر سەرگەردان خەڵکێ زۆر ماڵوێران برادێرە شوێ تەلەفۆنی مامۆستاتم بڵێ تی کۆمەڵە پیامەقول لە ماڵێ کۆبووینەوە دەمە تەقیەکەین باشە بەقوربان وتی مناقەشەیەکمان بۆ بە تووشەوە متوبه سفر التلفون بو ما موساكم تبدي فرمو اجاهم مو بياما قولن اذا قابلنيش نايزام تي نانا توي زاني عادي تي مرقي بيغمر لك شويه مرقي بيغمر تي اتم تولي لك شويه تي لمكي اذا تو بردوتا دو دي من جوال ما معنى انكاريه كنت لك شويه براكم تي بروروشا كمرقي بيغمر نيت اي قرب السلام او كعبه اللي بو مرقي بيغمر اما مصيبتها عزيزه كان برايك دم شرمو لك الريزمه ريش بيه بڕواتان بێ وتی مامۆستا ئێوە ئەم زمانی ئێوەمە زۆر جیاوازە لەگەڵ زمانی پێشووتم بۆ وتی ئەم عولەمانی پێشوو هەر باسی ئیمامی شافعی ئەسا ئێوە بێقەزا من ئەمە حەنەفی ئەمە مالیکی ئەمە ئەحمەدیە بیستان پیا کردو بابا وەڵڵی ئەمە پەیامان نەکە خۆیان هەرە بوون پیاو بوون ڕیجال بوون وتی باشە ماوەسا من پرسیار لە تۆکەم توانتی شافعی دو هەمین پێغەمبەر نییە ئەی قوربە سەرم ئەی ماڵوێران خۆم ئەی داماو سەرگەردان ئەمە دەم چەرموو بێ ئەمە دەم ڕادێ دەم لارکێ بێ جوانە باش لە مەجلیسێکی من نیکاح ناکەم لە 85ەوە خزمەتکاری میحرابیان نیکاح ناکەم ئەسباب زۆرن ئێستا نامەوێت کاتتان بگرم لە مەجلیسێکا بووین ئافرەتەکە هاتۆ شووەکە سبەی نەبێ بە دایک ئەگەر خوا عومەر باقیکە بەڵێ باش من دادەگیان پایەکانی ئیسلام چییە هیچ سڵمون بکوون هیچ نازانم دایەکە پایەکانی ئیسلام هیچ وتما دایکی بانک دایکی وتم دایە ئەم کچە تۆی بەشوو سبەی نەبێ بە دایک قڕبە سەرمە خۆ نازانێت پایەکانی ئیسلام چیە چۆن نازانێتم ئەی دەوتان نایڵێتی شەرم لە تۆ کاتم لە من تیاتم حەزەکەم نەچمە دەرەوە وەرە خۆ پێشیکەوە با بۆمان بڵێ وتی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلیتم ئەی خوا ڕووی تۆ سپینەکە ئەبوو بەکر و عومەر و عوسمان خەلیفەی ڕاشیدی یا پایەکانی ئیسلام حیف و ئەسەف ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێ من موسڵمانم نەزانێ پای ئیسلام چییە بڵێ من موسڵمانم ناوی پێغەمبەرەکەی نەزانێ بڵێ من موسڵمانم نەزانێ قورئان چییە نەزانێ شەرع چییە نەزانێ دین چییە نەزانێ ئیسلام چییە حیف و ئەسەف بەداخەوە زۆر بەداخەوە پێشنیارێک دەکەم برایەک نامیلکێکی نووسیوە هەڵبن دەستان کرد زۆر هەرزان بە 2000 پارەی کیلۆی ترێ باشە نووسا پێغەمبەرەکەت بناسە معلوماتێکی جوان لەسەر پێغەمبەر لەسەر خێزانی لەسەر مناڵەکانی لەسەر زاوەکانی لەکوێ لە دایک بۆ لە شەوە فاتی کردووە با ئەم مناڵە کاکە پێغەمبەرەکەی بەلاوە غەریب نەبێ با ئیسلامی بەلاوە غەریب نەبێ با نامۆ نەبێ ئەسەفە بەخوا جێی داخە کە بڵێ من موسڵمانم ئومەتی پێغەمبەر مناڵەکە بێ ئاگا بێ لە ئیسلام
هەر لەم منتیقەی ئێوە قوتابخانەیەکیان مقابلە کرد وتی ماشەڵڵا پۆلی وامان هەیە سیتە لە بەیتیا هەر سینای محەممەدە ماشاءڵڵا تێی باشە چۆن بخێنکاران لەیەکە وتی وڵا بۆی باوکیانە وتی هیوایە قەدەری خوا باوکی جارەیەکێکە بە باپیرانە لێی چەکەینەوە ێ باشە محەممەدە نابێ بزانێ محەممەد یانی چی محەممەد چێ بۆ ناونراوە محەممەد بە ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم حتا عەرەب قسەیەکیان هەیە ئەڵێن کە چووی بۆ کوردستان گول کاکە حەمە چوومەوەی کاکە حەمێ ئەوەی ناوی محەممەدە محەممەد نییە ئەحمەد نییە مەحموودە ناوەکانی کە کەریمە حەمە کەریم ڕەحیمە حەمە ڕەحیم جەبارە حەمە جەبار هەمەیەکیان پێ ولکانەوە لە خۆشەویستی پێغەمبەر مامۆستا مەلا مەحموودی ئازادی خوا ڕووی ڕەحمەتی تێکا فەرمووی مناڵ بووم لە حەوشەیەکا بووی 9 ماڵی تیا بوو 9 باشە وتی بەلوعەکەم کرد بۆ دەست بە شۆرتی سەحە ماڵەکەوتی خولە و بەلوعە بگرەوە جۆم لێنە خولە لەگەڵ تۆ ماڵەمە بەلوعە بگرەوەتی وڵا بەقسەم نەکەوتی هاتە خوار و گوێ کردی خولە لەگەڵ تۆم نییە وتم نا تۆ ناو خولە نییە وتم نەم ناو مەحمووە ناو خولە نییە ناوەکە ناشیرین مەکە من مەحموودم ها مەقامی مەحموود ناوی ڕابەرم ئەحمەدە وتریان محەممەدە کاکە تۆ بڵێ ئەمەوەرە بڵێ ئەم محەممەدە ناوی خۆی ناوی باوکی ناوی مناڵی کاکە نایزانێ بەخوا غەریبە بەلایەوە ئەها سەیری کە من ئەرە ڕۆژان چوومە شوێنەوە تەمەنی پێغەمبەر یەکێوی هەشتایشی هەفتایشی شەست وای ماڵوێرانی و نەدامەت بۆ خۆمان هەر خوا بۆی بزانن ئەم محەممەدە مژدەتانێمە قسەکانم لە کۆتاییایە بێتاقەت مەبن قسەکانم لە هەر خوا هەر لە ئەساسە هەر لە هێنانە ئادەم بۆ سەر ئەرز حسابی بۆ ئەم پێغەمبەرە کردووە سەیری کەم بلا ملاحەزەیەکی بچکۆلە تخوا بە مناڵەکانتان لە بابیری نەچێت لە دەستی ڕاستمانە نووسراوە 18 زۆر ڕوون و ئاشکرایە نووسراوە 18 ئەمەش نووسراوە 81 کۆی کەینەوە نۆ ناوەکەی خوایە ئەی لە یەکی دەرکەن عمری ڕەسوول ئەڵڵایە 63 بیرتان نەچێتەوە تخوا مناڵەکانتان فێرکەن لە دەستی ڕاست نووسراوە 18 لە دەستی چەپ نووسراوە 81 کۆی کەینەوە نۆ ناوەکەی خوایە ئەی لە یەکی دەرکەن عمری ڕەسوول ئەڵڵایە اللهم صل على سيدنا محمد وعلى سيدنا محمد عزیزەکانم من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ بە ڕۆژێ لە ڕۆژە خۆشەکانی ژیانم تۆمارێکم کە لە خزمەتی ئێوەدا بووم کۆمەڵی مژدەتان دەبێ و کۆتایی بە وتارەکە دێن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ حەو کۆمەڵ هەن لە ژێر سێبەری ڕەحمەتی خوا نێکێ لەوانە لەبەر خوا خەڵکی خۆش بێ لەبەر خوا ڕقی لە خەڵک بێ حاجی قار هەبوو پیاوێکی زۆر دۆستم و پیاوێکی پیاوانێک و کاک ئیسماعیل و ئان وتی مەلا و شارتم گیان تی خۆزگە تۆزێ جوانیش بووی تا خەڵکەوە خۆشەویتم مام حاجیگە ئیسلام جوانت دەکا ئیسلام جوان دەکا کابرای پێوتی مەلا و شارتم بەڵێتی من عمرم زۆریش گەڕاوم زەلامی وەکتۆم کەم توش بووە یەک عیبت هەیە خۆزگە و عیبە نەبووایەتم وەڵڵاهی ئینشەڵڵا پێم بڵێ بە ئیزنی خوا هەوشم نایە تی وەڵڵا ئەم ئیسلامەتیەوە نەبووە عیب بوونەتم ئەی قڕ بەسەرێ ئەو ئیسلامەتیە نەبا شەرحە و جاپەرلەمانی منداڵەکانتمەیە ئیسلام کۆتی کردوم ئیسلام کۆنتڕۆڵی کردوم ئیسلامە لە ترسی خوایە ناوێرم سیر بکەم لە ترسی خوایە ناوێرم زمانم بە خراپ بکەم لە ترسی خوایە ناوێرم گوێ لە حەرام بگرم لە ترسی خوایە ناوێرم داوێنم بە خراپ بەکار بێنم لە خۆفی ئیسلام منی واریەکە داماو ئەگەر ئیسلام نەبوو پیاوخۆرە بووم وەک خەڵک پەلاماری خەڵکمەدا دزیمە کرد خەڵکم ڕوتە کردەوە پەلاماری خەڵکمەدا زمانم بەردە بوو قسەی خراپم دەکرد قسەی ناشیرین و ناڕەوام دەکرد بۆ شەرەفی خەڵکم ڕای ئیسلام کۆنتڕۆلی منی کرد نایەڵێ ئێمە هەموو قەرزاری ئیسلامی ئەگەر من ئیسلام لەوێ خەڵک بە شوای هیچ ڕام ناگرێ ئێوە کە گوێ لە منەگرن لەبەر خوا گوێ لەبەرگە کە من خۆشەوی لەبەر خوا خۆشەوی هیچ بنەتێکە بە من نییە هیچ معاملەیەکیش لە بینمانە نییە هەرچیش معاملە هەیە هەمووی زۆربەی زۆری دوای پەشیمانی لەدوا بەڵام ئەم برایەتی ئیسلامیە پەشیمانی لە دوانیە لە قیامەتی ئینشەڵڵا ئەجری لەسەر وەرەگرین الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين بەخوا هەرچی بەرنامە هەیە هەمووی لە یەک ڕاکە کوڕ ئەو کوڕەیە عەلەمەکە بێتە ناو قەبرەکە لەگەڵ خۆی حەجی چییە عەلەمەکە گەن بە چاوێ ئەوێ بڵێ لا إله إلا الله محمد رسول الله عەلەمەی خۆمان نەبێکی ناخوا لا إله إلا الله محمد رسول الله أو شهادة نبي أو كارتي بطاقة نبي بقى ناتي تباش لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ناتنا باش حرام عليك كإيماني نبي يترحى زكاة همو دنيا بكا بعطون همو دنيا بكا بين اللي ورناجيري تكون إيماني لقلاني بوشي إيشو كردو برولوي ورقلان من موظفي أوقافهم لكاتي شركاك شري داعش وخواني بينينو یەکەم وەزارەت کێ معاشی وەرەگرت پێشمەرگە ئیشمان پێشەڕەکە باشە شەڕ نەما لەخوا بەزیاوێ ئەنجا کێ
وڵات تربیە ئەنمانەگرین دەرناڵێنەوە باشە کاکەتانکەین بۆ وەزارەتی یەکەممان مەگرن بە قوربان دەرسەکە بڵێن و بەرە باش بەخوا دوایی والیا بێمنەتیش بوون لە مامۆستا مەکتەب خەریب داکرێ وتی ئەنجا وەزارەتی سەحا کورۆنا برارڕۆ یەکەم کەس دەبێ سەحا وەریگرێ بۆ لەبەرەوەی خزمەتی خەڵکا باشە ئەی مەلا وەڵام مەلا ئین ئەجرە ئیلا عەلە الله با قیامەت وەریگرن ئەوە بۆ دواوە چاولێ من ئەگەر بڕۆم ئەمانە بڕۆم بۆ وەزارەتی سەحا بڵێم کاکە من کارمەندی حکومەتی هەرێمی کوردستانم ئەوەندە ساڵ خزمەتی مێ شادم ئەمەیە ئەو نییە کاکە زۆر زەرورم نەخۆشیەکەم هەیە لێم قەوماوە یا مشکلەیەک بە معاشی ئەم مانگەم بەنێ لە وەزارەتی ساڵەتی هەوسەوە تۆ ئەقڵێ دەست ناوە نەوەڵە بوو ئەی کاکە تۆ مۆزەفی ئەو قافی هاتووی لە سەحا داوای پاراکە ئێ کاکە خۆرە یەک حکومەتەوە یەک سەرکردەبارە یەک پەرلەمانمانە یەک حکومەت فەرقی چییە ئەم مانگە لە ڕێی خوا بێ مەڵێکۆ دەبڕۆ مامۆسەبی من بۆ شێتخانە عەقلی دەدەست هاتۆ تۆ ئیش بۆ یەکێکی کاکەی داوای پاداش لە خواکەیە ئەینەی خۆی تاڵە ئەینەی خۆی تاڵە ئیش بۆ چێکەی لەوی وەرگرە ئیش بۆ چێکەی لەوی وەرگرە چێت دەوێت چێ پێشەواتە چێ ڕابەرتە لەگەڵ ئەوە ئیشەڵا حەشرەکە ئەوە ئەسڵی مەسەلەکەی ئەسڵی مەسەلەکە ون نەکەن ئەسڵی مەسەلەکە ئەمێ عەزیزەکانمی بۆ ئیش چێ ئیشەکەین پاداش لە وەرەگرین بۆ خوا ئەمانداتەوە ئین الله لا یوضیع ئەجر المحسنین باپیری ئەمە ڕەحمە لە قەبرەکە وایە ئەمە پەروەردەکەڵێ خوا چاکەی چاکەکاران ون ناکە چاکە بکە و بێ بەدەم دێتەوە ڕێمە ئینشەڵا لە چاکەی مە پەشیماننی جا پێغەمبەر فەرمێ سێ کەس لەزەتی ئیمانی چەشتۆ کێ و کێ یەکێ لەوانە دوو کەس لەبەر خوا خۆش یەکتریان خۆش بێ لەبەر خوا ڕقیان لە خەڵک بێ باشە سێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم کۆمەڵە کورسی هەیە لیوای تایبەت لەوێ شەیە لە قیامەت کۆمەڵە کورسی تایبەتێ بۆ کێ ئێوانە ئەوە بۆ ئەو کەسانێک کە لەبەر خوا خەڵکیان خۆشێ لەبەر خوا ڕقیانە لە خەڵک ئەوە فەرمایشتی پێغەمبەرە جا ئینشەڵا ئێمە ئەو مەحەبەتە هەڵەگرین بۆ قیامەت بە ئومێدی ئەوەی کە ئێمە خوامان لە هەموو کەس خۆشترە ئینشەڵا بێ بەگوێگەین بەدەم نا بڵێ خۆم خۆشێ بە قسەی نەکەی لەگە دینەکەی خوا نەبی لەگە شەریعەتی خوانەوە درۆک بەخوا برا یعنی حەقیقەتێکتان پێ بڵێم مامەی پێغەمبەر زۆر پیاو بەخوا ئەو ئەبوجەلەش کەڵە پیاوی عەجایب بووە پێغەمبەر ناینا ئەبوجەلی نەخۆ بەخوا برا ڕێز عەشرەت بۆ پیاوێکی پیاوانە و ناودار و ئەزانی بۆچی نێ و نایلە بەخوای زایی لا ئیلە ئیلڵا حەقە بەڵام ئەی وەڵڵای کاکە ئەوەی لا ئیلە داوایەکە بۆ من جێبەجێ ناکەی کوڕێک بە منیتی مامۆستا وتمەتی بەخوا زان پەیامەکەیتەوە بەس بەخوا بەعەمەلی من نەتم بۆتی من بێ ئەخلاقم نا ئیسلام فێری ئەخلاق دەکا وەرە ئیسلام دزی پێتر کات درۆ پێتر کات خیانەت پێتر داوای پیسی پێتر هەموو ئیشی خراپ پێتر کات ڕۆڵە جا ئەی بەخوا بۆم ناکەی بەخوا حەق لا ئێوەیە بەخوا دەزانم حەق لایە بەڵام بەخوا من ناپیاو زۆر خۆشە و حەقیقەتە بڵێ ئەو پیاوەتیەوە نەجابەتە ئەبوجەلیش ئەیوتی ئەی پیاغەمبەر کوڕ من نەزانم تۆ خوا هەیە بەخوا چاکەزانم ئەی زانم تۆ حەقی بەڵام کاکە تۆش ناخۆش کوڕم لات و پاتەی لە خۆ کۆ کردوێتەوە بیلال و سوعیب و نازانم سەلمانی فارسی ئەمانەیەنی لە نژێن ئەبێ شان با بەرشادی مناو جامە چۆنە بێ مزگەوتمان بۆ جیا کرد دیوەخانمان زیابێ پێی ئەی بوو وەکو بەرپرسەکانی بێ لەگەڵ ئێمان نوێشکە ئەبێ ماڵەکەشی جیابێ لە دووری قەبرەکەشی جیابێ لەگەڵ خەڵکان نەبێ ئەوە مصیبەتە ئێنە خۆ بەخوا باوکم هەرچی هەیە لەسەر یەک بەڵگەنێ نە عیلمی نە سیاسی نە ئابووری نە کۆمەڵایەتی بیسەلمێنێکە خوا نییە هەموو کەسە زانیە خوا هەیە بەڵام فەرقەکە لێرە کێ بە قسەیەکا کێ بە قسەی ناکا پێغەمبەری فەرمی قەومانی پێشەوە فەوتان بەوەی ئەم کەلیمانە ڕەبەنا ئینەنا سەمیعنا وعەصەینا ئەوە بیستمانەوە پرسماتیە ئێمە ئینشەڵا وا ناڵێ ئەڵێن چی ڕەبەنا ئینەنا سەمیعنا وئەطەعنا دخوال لەسەر ئەرزە ئایستا ڕووسیا ناڵێن ئیشتراکێتە سوید ناڵێن بوایە ئەوروپا باشە دەوەرە لەسەر ئەرزە ڕئیسی پەرلەمانی هەیە ڕئیس وزەرا هەیە بە کۆڵی خۆی شت بۆ پیرێژنی هەڵگرێت خوا هەیە وەڵام ئەگەر بەخەو بیبین لەخەوتە باشە پێغەمبەری ڕەسوول الله صلی الله علیه و سلم بە کۆڵی مبارەکی بە قوربانی کۆڵی بم بە پشتی مبارەکی کۆڵی بۆ پیرێژنیە هەڵگرتەوە ئەویش ئەجرەکەی یایە کرێکەی یایەتی یەک نەسیحەتێکەم ئەخیەمە تیادەی وتی پیاو دای پێغەمبەرێتێکە لە دینی بابا پیران هەڵگەڕا بە قسەی ئەو مەکردی ئەوەی ناوی چێتی محەممەد کوڕی عەبدوڵڵاهی خۆ منم تۆیت یا ئەی قوربە سەرم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله ئەوانەی کە هاتن بۆ لا پێغەمبەر دوژمنەکان خوا ڕزاتانیەکە لە خەڵک مۆڕەم مەکەن ئێستا برا بە وەڵڵا بیللا ئێمە مسڵمانی وامانە پیاوی بینی دینیش لەبەر چاومە ترش و تاڵ و بەعام دەمچا بۆ یا بەکە بەکەوم ناکەی هاوە گرژ و تاڵ و بێ لەزەت و بێ تام سەلامیش یەکەی جواب لێ نایەتەوە
لەبەرەوە عەزیزەکانم ومەتە ئێمە هەر کەسمان خۆشێ لەبەر خوا خۆش هەر کەسمان ڕق لێ لەبەر خوا ڕقمان لێ لەبەر کردەوەکەی ناگونجای ڕقمان لە شخصەکە نییە ڕقمان لە کردەوەکەیەتی لە شخصی ئێمە ڕقمان لە کەس نییە هەموو کەسیشمان خۆ بەخوا حەزەکەم هەرچی مەخلوقە لەم سەر ئەرزا هەرچی مەخلوقە لە سەرکاڵێن 8 ملیارەیە هەر 8 ملیارەکەی بچێتە جەهەنەمەوە لە من لە خەزانەی خوا کەم هەمووشی بچێتە بەشەوە من زەرر ناکەم حەزەکەم هەر هەمووی بچێت بۆ بەهەشت وەک پێغەمبەر سەڵسەم ڕابەرەکەمە فەرمووی وەک حەزەتێ بکرد فەرمووی دوعای کرد ها فەرمووی خوایە ئومەتی پێغەمبەر نەخەیتە جە ئەگەرەشیان خەی لەشی من ئەوەنە گەورەکە پڕبەپری جەهەنەم بێ بۆی ڕێگەی یەکێکی تر لە ئومەتی پێغەمبەر نەبێ بچێتە جەهەنەم من حەزەکەم هەموو خەڵک بچێت بۆ بەهەشت هەزای خەڵک سەرفراز بێ لەش ساغ و تەدروست باش بێ زۆر عەزیەتمان گەردنم ئازاکەم دوعاکانم بە زۆر بە کورتی دەکەم خوا بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی لە گوناحمان خۆش بێ خوا لە گوناحی دایک و باوکمان خۆش بێ خوا بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ خوا شیفای بە ڕەحمەتی نەخۆشەکانمان بدا خوا بۆ خاتی ئیسمی عازەم و ناوە جوانەکانی خوا هەر کەسێ بوو بە سەبەبی ناساندنی ئێمە و گەیاندنی ئێمە بەم خوشک و برانە خوا بۆ خاتی گەورەی خۆ نامەی عەمالی بەدەستی ڕاستی بیتێ خوای ئەم برانش کە هاتوون گوێ لە ئێمەگن لەبەر خاتی تۆ ئەمانیش و ئێمەش و ئەوانیش خوا بۆ خاتی ئیسمی عەزەمی خۆ لە فیردەوسی عەلا بە دیداری خۆت و ڕەسوول الله شادمان کەی ئەم موناسەبە یادی لە دایکبوونی پێغەمبەر سەڵسەڵام خوایە بۆ خاتی ئیسمی عەزەمی خۆ یا حەی و یا قەیوم یا ئەرحەمە الراحیمین یا ئەرحەمە الراحیمین ئەم مانگی مەولودە نەڕوا تا بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێ تا کانی و کارێز و شی و چەم و دۆڵ و بیرەکانمان بۆ پڕ لە ئاو لە ڕەحمەتەکەی بارانی ڕەحمەت بێ غەزەب نەبێ خوا غەزەبمان لێ نەگری خوا بۆ خاتی ئیسمی عەزەمی نەخۆشی شیفای بێ ئەوی گیرای بۆی ڕزگارکەوێ قەرزی بۆی دەبکەوێ مشکلەی بۆی حەلکەوێ شووی نەکرۆ شوو بکەوە ژینێ ژن بێنێ ئەوی مناڵی بێتێ ڕەحم بە ڕیش پێکانمان بکەی ڕەحم بە گەجە جوانەکان بکەی ڕەحم بە خوێندکار و قوتابیەکانمان بکەی ڕەحم بە دەستگا ئەمنیەکانمان بکەی خوای ئەوانەی کە پارێزەری دین و ئەم وڵاتەن حەز بە سەربەرزی ئەم دینە و ئەم وڵاتە کە خوا سەربەرزی دنیا و قیامەتیەکەی هەر کەس دژمنی ئەم دینە و ئەم میلەتە خوا هیدایەتیان بێ چاکی بن ئەگەر چاک نابن یا ڕەبی خوا بەو ڤایرۆسە ڕای تو بەعەدیەکان کەی لە کۆڵ ئێمەیان کەیتەوە یا ڕەبی خوا هەر کەس چاکە مۆفەقی هەر کەس خراپە چاکی کەی یا ڕەبی خوا سەبرمان بێت یا ڕەبی خوا بەسەر نەفس و شەیطانی بەدکارە زاڵمان کەی بۆ یەک تاقە لەحزە نەمان دەیدە دەرەفسی چەپەڵی خوا مەغروور نەبین لە خۆمان بایی نەبی کارەکەمان بۆ ڕیا نەبێ تەنها و تەنها مەبەستمان ڕەزامەندی دۆ بێ خوا لێمان ڕازی بی ئەو بیتاقەی یا بە ئەسحابی پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خوا رضي الله عنهم ورضوا عنه ذلك لمن خشي ربه أولئك هم المتقون لو قايمان أو ما تماركي خوا بو خاطر أوجا باش كي بن سيمان لجهنم بدور ما خي خوام كردستان ما لمؤامرة شيكان لغير شوين لتقدر لنا حزان لبيدين لظالم لاستمكار خوا بي باريزي لسحري ساحرة ملعونة كامل على كامل باريزي يا ربي قال الشيطاني ملعون ما باريزي زفر ما بيني بو خاتينا وجوانا كان يا رب العالمين الرحمة خو بيبش مع مكة شفاعتي بيغمر جان صاصا بيبش مع مكة شفاعتي قرآني بيروز ما رمضان وشهيدان بيبش مع مكة خوا عاقبتمان بخير كي خوا عاقبتمان بخير كي خوا عاقبتمان بخير كي خوا دوري اسلام جريتو ان شاء الله خوا ابو خاتي قوري خوتو عصبتي خوتو ناو جوار كي لعذاب قبر بان باريزي خوا اخر كلام كأم دنيا فاني بيجيلين لا اله الا الله محمد رسول الله به خواله جر رحمتي خوتا كومان كيتو بابهش شاد كي لجهنم بدور مان كي لسر حوزي كوثر بدستي برجولكاني تشامان رابري دنيا وتكاكال مال قيامتها محمد المصطفى عليه الصلاه والسلام لسر حوزي كوثر تير او مان كي يا رب العالمين يا رب العالمين خوا داماي دنيا وقيامت ليس اي بحرمت بادب بدين خوانا ناس تشاو بيس دس بيس شال بيس مان بيس ساحري ملعون نشتباز وجادو باز خوا بمان باريزي خو مانو معلوم نال يا رب العالمين يا رب العالمين عاقبتمان بخير كي رحمة وبركة خود دابر سر أم مجلسة سر أم شعرة سر أم كردستان الشيرينة كما بدي بيغمران أولياء وبياو شاكام بخوا لهمنا راحت لهمنا خوش يبي بارزي خوا بخاتي قوري خود أو فيروسش يا رب العالمين جندي خوتي معقيدة ما وها بالرامة وها يا رب العالمين بيكي بأسباب هدايتي أو كساني كشاني هدايتي أنا شي كشاني هدايتي يا ربي خوا بو فيروس نجاتي البيل كل إيمان كيتو آمين آمين ورحمة الله صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.